بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. سوپای تورکیا هێرشی بۆ سەر کانتۆنی ئەفرین لە خۆرئاوای کوردستان دەست پێ کرد. تاوەکو ئێستاش بێدەنگیەکی نێودەوڵەتی لە هێرشی سوپای تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین هەیە. بە میوانداری بەڕێزان دکتۆر جاویدان کەمال، نوێنەری کانتۆنەکانی خۆرئاوای کوردستان لە هەرێمی کوردستان لە سۆزی سەرکی، هەروەها لە هەولێرەوە جەدان عەلی، نوێنەری ئەنەکەسە لە هەرێم، تاوتوێی دۆخی ئەفرین دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ئەفرین ئەو شارەی زۆرترین داری زەیتون لەسەر خاکەکەیدایە و فڕۆکە جەنگەکانی تورکیا ماوەی 2 ڕۆژە لە ژێرناوی چڵە زەیتون ئاگری بەسەردا دەبارێن و لەسەر زەویش تانکەکان هێرشەکانیان دەست پێ کردووە. ئۆپراسیۆنی سوپای تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین لە ڕۆژاوای کوردستان دووەم ڕۆژی تێپەڕان. یەکینەکانی پاراستنی گەل یەپەگەش ڕای دەگەێنن لە هێرشە زەمینیەکانی سوپای تورکیا 5 تانکی سوواکەیان تێکشکاندووە. هاوکات بەشێک لە وڵاتانی جیهان لەشکرکێشەکانی سوپای تورکیایان بۆ سەر ئەفرین بە دوژمنکارانە و پێشێلکردنی سەروەری خاکی سووریا لێکدایەوە. هێرشەکانی سەر کانتۆنی ئەفرین لەلایەن سوپای تورکیاوە دوای بڕیارێکی کۆشکی سپی ئەمریکا دێت بە پێکێنانی هێزێکی 30,000 سەربازی لە هێزەکانی سووریای دیموکرات لە سنووری باکووری سووریا. ئەم هەنگاوی کۆشکی سپی لەلایەن کۆشکی چانکایە بەمانەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تورکیا و ئامادەکاری بۆ دامەزراندنی قەوارەیەکی سربەخۆی کوردی لە ڕۆژئاوای کوردستان لێکدرایەوە کە سەروەری تەواوی هەبێت و لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە پشتیوانی بکرێت. بە گوێرەی پێدراوەکانی بودجەی ساڵی 2010 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕی 500 ملیۆن دۆلاری بۆ پشتگیری دارایی ئەو هێزە 30,000 کەسیە و چەکدارکردنی بە چەکی پێشکەوتوو تەرخان کردووە. بەڕای چاودێرانیش ئەم هێزە دەبێتە بڕبڕی پشتی استراتیژیەتی ئەمریکا لە ناوچەکەدا. هەرامەش وای کردووە دەوڵەتی تورکیا پەلە بکات لە هێرشەکانی بۆ سەر کانتۆنی ئەفرین لە ڕۆژئاوای کوردستان بە ئامانجیەوەی ڕێگری و لەمپەر لە بەردەم ئەو هەنگاوی واشنتۆن دروست بکات کە تورکەکان وەک دژایەتیەکی ڕاستەوخۆی وڵاتەکەیان چاوی لێ دەکەن. لە بەرەبەیانی ڕۆژی شەممە 21/2010 تورکیا ئۆپراسیۆنی چڵە زەیتونی دژی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگال لە شاری ئەفرین دەست پێ کرد. سەرەتایی ئەو ئۆپراسیۆنەش بە بۆردومانی چڕی فڕۆکە جەنگەکان دەستی پێکرد کە بە وتەی فەرماندەیی یەکینەکانی پاراستنی گەل لە ئەفرین 7 فڕۆکەی جەنگی 108 جار بۆردومانی ئەفرین و ناوچەکانی دەوروبەریان کردووە. جگە لە بۆردومانی چڕی فڕۆکە جەنگەکان لە ڕۆژی دووەمی ئۆپراسیۆنی چڵە زەیتون سوپای تورکیا هێرشی زەمینی بە پشتیوانی چەکدارەکانی بەرەی نووسرە و سوپای ئازاد و ئەحرارالشام دەست پێ کرد و لە چەند قۆڵێکەوە هەوڵیاندا بچنە نێو ئەفرینەوە. لە بەرامبەر هێرشی زەمینی سوپای تورکیا و گروپە چەکداریە هاوپەیمانەکانی تورکیا فەرماندەیی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە و یەکینەکانی پاراستنی ژەن یەپەژە لە ئەفرین ڕای دەگەێنن ئەفرین دەکەنە گۆڕستانی سوپای تورک و داستانی کۆبانێ لە ئەفرین دووبارە دەکەنەوە. لە ڕووی مەیدانیشەوە فەرماندەیی یەپەگە لە ئەفرین ڕایگەیان هێرشەکانی سوپای تورکیا و چەکدارەکانی سەر بەو سوپایە 5 تاکیان تێکشکاندووە. ئەمە جگە لە کوشتنی ژمارەیەکی زۆر لە سەربازی تورک و چەکداری سەر بە سوپای ئازاد. ڕووداوەکانی ئەفرین بێ کاردانەوەی نێودەوڵەتی تێنەپەڕی. لەو چوارچێوەدا جان ئێڤلۆردیان وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕایگەیان دەبێت تورکیا هێرشەکانی بۆ سەر هێزە کوردیەکان لە ئەفرین ڕابگرێت چونکە ئەوان بەشێکن لە هاوپەیمانی نێودەوڵەتی. وتیشی پێویستە ئەنجومەنی ئاسایش کۆبوونەوەیشی بەپەلە ئەنجام بدات و تێیدا ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین تاوتوێ بکرێت. هاوکات کۆماری میسر وەک یەکەم وڵاتی عەرەبی لەسەر ئۆپراسیۆنە سەربازیەکەی تورکیا بەرامبەر بە ئەفرینی ڕۆژاوای کوردستان هاتە دەنگ و هێرشەکانی تورکیای ئیدانە کرد. وەزارەتی دەرەوەی میسریش لە ڕاگەیاندراوێکدا وێڕای سەرکۆنەکردنی ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین ڕایگەیاندووە ئۆپراسیۆنەکە پێشێلکردنی سەروەری خاکی سووریایە. لە بەیاننامێکشدا وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاندووە بە نیگەرانیەوە چاودێری پرۆسە سەربازیەکانی تورکیا لە باکووری سووریا دەکەن و هیوادارن تورکیا هێرشەکانی دەست بەجێ بۆ سەر ئەفرین ڕابگرێت.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاگوتۆر جاویدان بەخێر بێنە سەرتر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بچینە سەر ئامانجیم هێرشە بۆ سەر کانتۆنی ئەفرین لەسەر تا ناساندێکی کورتمان بۆ بکەی لە ڕووی پێگەی جوگرافی و ژمارەی دانیشتوان و پێکاتەی کانتۆنی ئەفرینەوە. سەرەتا ئەمەوەی هەر لەسەر ئەکرانی کەناڵی ئێوە سلااو و ڕێز و حرمەتی خۆمان بۆ کورد و خەڵکین خەراگری شاری و کانتۆنی ئەفرین بنێرم. سلااو و ڕێز و حرمەتی خۆمان بۆ یەکینەکانی پاراستنی گەل، یەکینەکانی پاراستنی ژن و هێزن سووریای دموکرات لێرەوە بنێرم کە ئەمڕۆ لە سەنگەری شەردان بۆ پاراستنی نرخێن مرۆڤایەتی، بۆ پاراستنی دۆزی گەلی کورد لە ناوچەکەدا، بۆ پاراستنی سیستەمی دیموکراتی و ئازادی و ئاشتی خواست. مەوزوعی ئەفرین و گرنگی کانتۆنی ئەفرین پێش ئەوەی کە باسی بکەم لە ڕووی جغرافیا یان لە ڕووی سیاسیشەوە ئەبێ باسی ئەوە بکەین کە ئەم لەشگەرکێشی ئارتێشی تورکیا سەر بە کانتۆنی ئەفرین نەتەنها شەڕێکە لە دژی کانتۆنی ئەفرین، ئەمە شەڕێکە لە دژی نەتەوەی گەلی کورد لە ئەساسدا، چۆن ئەردۆغان فۆبیایەکی کوردی هەیە، زۆر بەترسە لەوەی کە کورد مافی خۆی بەدەست بێنە. اینجا لە ڕۆژاوای کوردستان ئەو پرۆژەی کە ئێمە پێشکەشمان کردەوە لەگەڵ پێکهاتەکانی تر هەم سیستەمێکی دیموکراتیشە، هەم مافی گەلی کوردیشتیا سۆگەرە بێت. بۆیە ئەردۆغان زۆر لێ بەترسە ئێریشە کاتە سەر ئەفرین بۆ ئەوەی دۆزی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ناو ببات دووبارە. ئەمڕۆ ئێریش لەسەر ئەفرینە سبەینێ لەسەر دووبارە لەسەر کەرکووکە، لەسەر سلێمانیە، لەسەر هەولێر و دهۆکیشە. یعنی ئەبێ ئەمە چاک بزانین ئەمە ئەوی جاماژەیەک کە دوای ئەفرین ئەمەگەر ئەمە سەرکەوتوو بێت ئەم پرۆسێ لە شوێن لە ناوچەکانی دیکەی پارچەکانی دیکەی کوردستان بوونی هەبێت. نەخێر ئەو سیاسەتی کە ئەردۆغان بەڕێوە بردوویەتی تا ئێستا چ لە ناو سووریادا یان لە بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ ئەوەی سیستەمی ئێمە ڕێگر بە لە سیستەمی ئێمە هیچ سەرکەوتو نەبوو، بێگومان لە ئەفرینیش سەرکەوتو نابێ، وەکو چۆن لە کۆبانی ئێمە سەرکەفتنمان بەدەستێنە دووبارە لە ئەفرینش سەرکەفتن بەدەستێنێن. گرنگی کانتۆنی ئەفرین ئەگەر بێ لە ڕووی جغرافیا یان وەکو باسی مێژووی ئەفرین بکەم لە شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان، ئەفرینش وەکو کانتۆنەکانی تر ڕۆژئاوای کوردستان کە شۆڕەشی ڕۆژئاوای کوردستانی دەستی پێکرد، ئەویش گەلی خۆمان لە ئەفرین سەری هەڵدا و مەنتیقەی خۆی پاکی کرد لە ڕژێمی ئەسەد و خۆی کانتۆنی خۆی ڕایگەیاند وەکو بەشێک لە خۆسەری دیموکراتیکی ڕۆژئاوایی کوردستان. لە دوای ئەوەی کە خۆسەری هەنگاوی ناوبەر و فیدرالی دووبارە بەشدار بوو لە هەڵبژاردنەکانیش تر وەکو لە ڕووی ئیداریش کانتۆنی ئەفرین بوو بە هەرێمی ئەفرین و لە دوو کانتۆن پێک دێت، کانتۆنی ئەفرین هەیە و کانتۆنی شەهبائیش هەیە و بە درێژایی شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان تورکیا ئەمبارگۆیەک خستوتە سەر ئەفرین، چ لە ڕووی ئابووری بێ چ لە ڕووی عەسکەریش بێ. لە ڕووی ئابووری هەوڵیاوە کە ینی نەهێڵ هیچ شتێک داخلی ئەفرین بات و بەرهەمی ئەفرینیش نەیتە دەرەوە. ئەفرین وەکو لە ڕووی اقتصادیش هەمووان دەزانین ناوچەیەکی بەرهەمدارە، زۆر گرنگە، بەرهەمی هەیە. ئەمە لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی عەسکەریش چەندین گروپین چەتە و چەکدار کە بە خێویانە کرد، چ تیرۆریستین داعش بێ، چ جەبهەتە نوسرە بێ، چ گروپین جۆرا و جۆر بێ، هەمیشە ئێریشی ئەفرینیان کردووە، بەڵام ئەفرین توانی خۆراگر بێ بەرگری لە خۆی بکات. ڕۆژۆ ناوچەیەکی سەرسونورە لەگەڵ تورکیاوە، اینجا نزیکشە لە دەریاوە ئەفرین. بێگومان ینی بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوڕاست و دۆزی گەلی کورد ئازادی گەلی ئەفرین و کانتۆنی ئەفرین زۆر گرنگە بەنسبەت هەر چوار پارچەی کوردستانەوە، چونکە ئێمە بتوانین دانەوەشی لەسەر باشووری کوردستانی شەیە کە دەڵی گرنگە، ینی ئەم کانتۆنە بۆ لەو هەڵکەوتە جوگرافیەکەی بۆ هەرێمی کوردستانیش گرنگە. ینی ئەردۆغان خودی ئەردۆغان وا بیرەکاتەوە کە کانتۆنی ئەفرین ئەگەر هاتو ئێمە بتوانین من کانتۆنی کۆبانی و کانتۆنی ئەفرین پێکەوە ڕەت بکەین و سیستەمی فیدرالی خۆمان دامەزرێنین، ئەو کاتە ئێمە نزیکی دەریای سپی دەبین
کەواتە دەواازەیەکمان هەیە ئیتر ئاردۆغان ناتوانێت ئەمبارگۆیی بخاتە سەر ڕۆژئاوای کوردستان یان لەسەر باشووری کوردستانش ئێستا بەم شێوازی حالی حاضردا ئەردۆغان ئەتوانێت مەسەن لە ڕووی ئابووری زەخ بکاتە سەر باشووری کوردستان زەخ بکاتە سەر ڕۆژئاوای کوردستان بەڵام ئەگەر هاتو ئەو سیستەمەمان ئاوادان کرد و کانتۆنی ئافرینیش بە ئازادیمە ئەو کاتە ئێمە نزیکی دەریای سپی دەبین بێگومان ئەمە دەواازەیەکە و ڕێگایەکە بۆ کە هەر چاپارچەی کوردستان بتوانین بین لە ژێر چەتری دەسەڵاتی داگیرکەران ئازاد بین بەڵام ئەم خاڵش باسکەم ڕاستە ئافرین نزیکی دەریای سپیە ڕاستە ئافرین خاڵێکی سینۆری گرنگە لەگەڵ دەوڵەتی تورکیاش بەڵام پرۆژێ ئێمە لە ڕۆژئاوای کوردستان پرۆژەیەکی هاوبەش لەگەڵ نەتەوەکانی تر و پرۆژەیەکمان هەیە بۆ سووریا گشتی ئێمە ئەمانەوەی سووریایەکی فیدراڵ ئازاد ئاوادان بکەین کەواتە دەواازەی ئێمە بۆ جیهان نەک تەنها ڕێگەی و بگەینە ڕێگەی ئافرینەوە بگەینە دەریای سپی بێگومان دەواازەی ئێمە ئەو پرۆژێک کە ئێمە پێشکەشمان کردووە کە لەگەڵ پێک هاتەکانی تر کە بتوانن بن دەرگا بۆ پرۆژەی ئێمە بکەینەوە بەرەو جیهان بەگشتی یعنی ئەگەر هاتو ئەو سیستەمەی فدرال لە سووریا ئاوادانمان کرد کەواتە گەلانی سووریا بەگشتی بە پاڵپشتی پرۆژەی ئێمە ئەو کاتە سینۆری ئێمە چ لەسەر دەریای سپی چ لە سەر دەریا سپی نەبێ کەواتە دەواازەمان هەیە بەرەو جیهان سپاسم دواتەکرم وڵی بەڕێز دکتۆرە گەفسین هەولای کاک جەدعان کاک جەدعان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بە بۆ چوونیەوە ئامانجی هێرشی تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین چیەوە چ ئامانجێک لەو هێرشەدا هەیە کە ئەمڕۆ لە دوێنێەوە دەستی پێکردووە ئێمە لەگۆر دیتن ئەمە و خوێندن ئەمەیە سیاسی وەکە ئەنجومانە نیشتیمانیا کوردی ئەم دبینن ئەردۆغان شخوا ئێری شاوێ شەرمەزار دکن ئەم بینن تشتێکی خراپە ئارمان جێوینا زێدەی بابەتێکی پێشیاوی هەنە یەک ژێ دخوازێ خودیرۆل بێ وەک دەولەتەکە جلهێز هەرێمی دناو گوهارتنێ مەزنی ئێ گۆتێنە سەر شەرق ئەوسەتدا سووریا دەژی تایبەتیش دەستپێکە شۆڕەشە سووری ئەردۆغان خوددان پالپشت و پشتگێری على ئەساس ملەتێ سووری بتەڤایی ji بۆ گوهارتنەکە باش بەرچاو بێنن و ڕجێمەکان دەسەلاتەکە دەموقرات و ji هەموو پێک هاتیە سووری ولۆ خەلتێک هشت و ئەردۆغان ولۆ داخویاکردون دەست نیشان کرد و خەتێ ویە سۆرژی زۆر بوون سووریادا حەما خەتەکە سۆر بوو حمص خەتا دی بوو حەلەب خەتەکە گەورە بوو سێچار خەتێ سۆر بوون تالیژی مەدی بازارێ خۆکردن لەگۆر ڕۆلاخوا لەگۆر بەرجەوەندیە پارتیاخوا وەک حتا کەسایەتی دیارە چاپسۆریا دکێ وەکە ئەمبراتۆرێکی لەخوا تەماشە دکێ خۆدبینێ سڵتانێکی ئۆسمانلی ڕۆلا ئۆسمانلیە بەگەڕێنێ دبابێ دەستیوی درێژ بێ بەری نەهاد مسرێدە دەست درێژی کردن و لە قەتەر و الخەلیج و فەڵەستین و هەروەها لە سووریا سەر سینۆرێ وینایە ئەڤەژ ئالیکی بەژ ئالیە دی بە ئەدبێژم و دژمناتیاویە سەرەکە قەضیا کورد و ملەتێ کوردرا 20 مەلیۆن کورد ناو کوردستانە تورکیانە نێزیکی مافێوان نابێ نە دەستورێدا نە چارەسەریکێ دگەڕێ گۆکچاوە ئەو ملەت بگهێ مافێ خۆ و دەڕەحەت ببێ وەکە ملەتێ دنیای وەک پێکهاتیکی مەزنی گەورە ژ تورکیا ئاستەنگیە گۆتێرە دەرباس دەبێت ئۆپۆزیسیۆنا خۆرە و تشتێک گۆدانینە پێشیاخە وەک پرۆژە چاوە سیستەمە حکمداریە تورکیا دەبگوهارێ لەگۆر داخواز و فەساڵە پارتیاخوا دەست درێژیە دکێ و گاوێ زێدەی خوا و مەستر تاڤێژێ و بتاری دەردکەوێ ژ دەربەی سینۆرێ تورکیا تەصدیر ئەم بێژن تەصدیر الئەزەمات بنە بە عەرەبیت ناولێت تێیانی ئەڤەژ ئالیە دوا بە ئالیە سێیابە بازارە هەبوونا خۆ و ڕۆلا خۆ لەسەر پێشەڕۆژە سووری و بچاوە چارەسەری سووریادا ناودەولەتیە بریارە ناودەولەتی هەیە ئەنۆ چارەسەری سووریادا سیاسیە بچەکداری کەسی ت ئەرمان جێ نەگرتن و نەگهانە ئەرمانجاخوا نەڕجێمە بەشار
و نە ئۆپۆزیسیۆن و نە پێکهاتیە سووری بتەڤایی و نە پشتگێریە وانە نە ئۆپۆزیسیۆنێژی و نە ئێرەجێما بەشارجی بازارە نەها دکێ بە ئەیرانێرە بە رووسیارە بە ئەمریکانارە دلگران بوو گەلێکی سیاسەتە ئەمریکان هەندروێ سووریادا چاوە دەستێ خۆدا و پشتگێری و وەکە هێزن لەشکەری کورد عیدێ پەیەدێ یەپەکێ و یەپەژێ ئەوانە گەلێکی دەلگرانی کە مەزن جەم ئەردۆغان چێ کرد و دیت ئەندامەت حلفا ناتۆدا و سوپایەکی مەزن لە جەموی هەیە و خورد و خۆدی تەجیبەل جەموی هەیە ئەمریکانە ئەستەغناش دەوراوی کرد هەندروێ سووریادا و بەدەستدا یەپەکێ و یەپەژێ بکار ئانین وەکە بەرجەوەندیە ئەمریکانە هەندروێ سووریادا ئەو دخوازێ ئەف ڕۆل ئەف سیستەما هەنێ وەرێ گوهارتن دخوازێ خۆدی ڕۆل بێ دیت حەلەقا زەعیف و قەل سەر سینۆرێ وێ عفرین و دەڤەرێ کوردی بەرینەها تل ئەبیەت گەف خوارن بەرینەها لە کۆبانی گەف خوارن بەرینەها لە قامشلۆ لە سێبینێ بەرامبەری قامشلۆ هەر هێز و قووەتێ خۆ و ئەو چەکێ گران و مەزن ئانینە بەرامبەری وانە نەها ئیرۆ درۆژە عفرینێ بردومان دکێ عفرینێ قەسف دکێ بە چەکێ گران وەکە ئەنۆ دەولەتەکە و ئەو چەکێ گرانی مەزن هەنە لە عفرینێ و عفرینێ و دەڤەرێ کوردی و دەسەلاتە پەیەدێژی مەنەدیتیە ئەفسێ ساڵە دەسەلاتە لە گۆر داخویانیە وانە و لە گۆر داخویانە دهونیژی ئا قەسەدێ دەرخستی و ئا پەیەدێژی گۆ دەرخستی دژمناتی بە تورکیارە نەکردنا و تو خەتەر سەر سینۆرێ نە ئەمن القەومی نە سینۆرێ تورکا تەشکیل نەکردنا حەتانی گۆ ڤاگەفا دخۆی حتا ڤا ئێریشا سەر سڤیل و مەدەنی و گوند و باژارۆکێ عفرینێ دکێ ئێمە ئەم دبینن تشتێکی خراپە و تجاراژی نکارێ بگهێ ئەرمانجێ خوا وێ فەشەلێ بێنێ ئەم داوا دکن گۆ دەولەتێن زلهێز وەکە رووسیا وەکە ئەمریکانە ئێل دەستوەردانێ د سووریا دەکردنا و یۆ ئنجی وا ئیرۆ وەکە مزگینی هاتە خویاکردن مەجلس الئەمن سبەنی دەستنیشان کردیە گەرەکە جڤاتە مەجلس الئەمن لەدار کەبێ سەر عفرینێ گفتوگۆ و دانوستاندنێ بکێ ئێمە ئەم دبینن تشتێکی پیرۆزە و باشە ئەم تجارە نابینن گۆ عفرین بشکێ و بکەبێ بندەستەیە کەسێ پیس و خراپدا وەکە ئەردۆغانێ بەڵێ زۆر باشە بەزەوەی کە بەڕێزت باس لێک ئێستا تورکیا باز دەوەکە کە ئێمە هەڕەشەمان لەسەرەیە لەسەر ئاسایشی وڵاتەکەمان بە بۆ چوونیەوە لەوەتای و کانتۆنانە دروست بوون لە دوای شۆڕشی سووریا لە 2011ەوە هیچ خڕوقاتێکی ئەمنی لەلایەن مەسەرەن لایەنە کوردیەکان کراوە بەرامبەر بە تورکیا کە بێتە هەڕەشەیەک بۆ سەر تورکیا بۆ سەر ئاسایشی تورکیا ئێمە مەنە بهیستە و مەنە دیتە و ئەز تاکید دکەم بەردەوام وێ ڕێڤەبەریێ وا کانتۆنە ئێمە خلافات ئێمەی سیاسی هەنە بەس نەها نەوەختێوەیە ئەم نەگفتوگۆ بکن و نە ئەم سەر بسەکنن ئەم کارن دووەختێکی دیدە و من و کاکە جاویدان مەبەری نەها نقاش کریە لەسەر ڕێڤەبەریە بچ ڕەنگی و گەرەکە بچاوی بێ ماخزێ ما و کێماییە گۆ دەرباست بێ تێرە چنە دەرحەقا کورد و سەفا کوردی و مالا کوردیدا ئەو تشتێکی دیە ئەنها ئەف ئێریش ئێمە ئەم دبینن تشتێکی جهێ شەرمەزاریەیە و ئەم نابینن تم مەهانەوی هەنا بمەهانە ئەنەوەڵە یەپەکێ شاغەک شپەکەکەیە پەکەکێ پارتیکە ئەرهابیە لەگۆر خوێندناوی لەگۆر هەنێک پیڤانێ دەولەتێن گۆوەک وی دبێژن ئێمە ئەم دبینن کورد خۆدی مافن ملەتێکی دیرۆکیە خۆدی خاکە ji heqê ji mafê wî ye berxwedana xwe bike û çawa mafê xwe bikesibêne û cêbicî bike di welat û cihê gotê de û Kurdistana xwe de û serxaka xwe em wiha dibînin belê weke Encumena Îjtimaniya Kurdî. Bala spas dikim duategirem olay berêzit kak doktor bi bo çûniyê we emanzile û hêrişî Supayê Tirkiye çiye bo ser Efrîn dêvê çî berez bênet lew operasyonê de. Yani Erdoğan yani devleti Türk ve serperişti Erdoğan herçi siyaseteki wistiyeti berêva لەسەر سووریا یان لەسەر ناوچەکەدا سەرکەوتو نەبووە لە سەرەتادا ئەردۆغان وای سەرکەوتن بەڵامەوە تا جەرابلوس و مەسەلەی ئیدلیب و هیچ سەرکەوتو نەبووە سیاسەتی ئەردۆغان لە خەیاڵی خۆی داوا بوو دووبارە دەوڵەتی عوسمانی
زندوو بکاتەوە وەکو دیاریشە لە میساقی ملی تورکاش کە حەلەب و مووسڵ بەشێکن لە دەوڵەتی تورکی وای دانابوو کە بتوانێ بێ سووریا بە تەواوی کۆنتترۆل بکات لە ڕێگای هەندێک کەس کە بە خۆیان ئەڵێن ئۆپۆزیسیۆنی سووری کە دایمەن لەژێر دەسەڵاتی دەوڵەتی تورکیا دەجوڵان ئەویش هەوڵی ئەیا کە ئەمان پیشان بن وەکو نوونەری گەلێن سووریا بەڵام ئەم سیاسەتە هیچ سەرکەوتو نەبووە و ڕۆژ بە ڕۆژ ئێمە دەبینین ئەو کەسانە زعیف و لاواز دەبین نامینە ئەمە لەلایەکەوە لە لای ترەوە هەرچی هەوڵی داوە کە ئەم ئەزمونەی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان نەهێڵا ئەزمونە سەرکەوێت و بەرهەمی هەبێت هەر سەرکەوتو نەبووە و چەندین جار هەوڵیاوە پەلەماری کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان بێ بەڵام هەر سەرکەوتو نەبووە لە سەرێکانیمان بینی لە گرێسپیمان بینی و لە کۆبانێژ ئێستاش ئافرین تا ئێستا هیچ سەرکەوتو نەبووە ئەوەی کە ئێمە دەیبینین ئەو سیاسەتەی کە ئێمە لە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە دەبین ئەو سیستەمەی کە ئێمە ئافراندومانە لە ناوچەکەدا سیستەمێک لەسەر پێکەوە ژیانی برایەتی گەلان سیستەمێکی دیموکرات فیدرال کە پێشکەشی دەکەین ئێستا ئەو سیستەمە سەرکەوتووە نەک تەنها بە قسەی خۆمانە ئەمە بە قسەیەکە لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەحس دەکرێت ئەڵێن کە ئەم ئەزمونەی لە ڕۆژئاوای کوردستان ئەزمونێکی شارستانیە جوانە ئەکرێ ببێت بە نمونەیە تعمیمش بکرێت لەسەر سووریا بەگشتی بۆیە کە ئەردوغان ئەم ئێریشە دەکات چەند هۆکارێکی هەیە لەوانە کەوتم فەشەلی سیاسەتی ئەردۆغانە ئەردۆغان ئەوێ شەڕێکی دەرەکی بکە بۆ ئەوەی ئەم فەشەلەی کە ینی ئەو فەشەلی سیاسەتی ئەردۆغان دووبارە کەڤەری بکات تەختیەی بکات بۆ ئەوەی کە خۆی دووبارە وەکو پاڵەوانێک یان قارەمانێکی نەتەوی خۆی پیشان بدات ئەمەش لەلایەکی ترەوە دووبارە ململانەیەک هەیە لە بینی رووسیا و ڕژیمی ئەسەد لەلایەکەوە تا تورکیا لەلایەکەوە اتفاقی ئەستانە و ئاگربەست و خەفزی مناطقی خەفزی تەوەتورکیان لە بینیا هەبوو لە ناوچەکان بوو ئێستا ئێمە دەبینی کە ڕژیمی ئەسەد ئێریشە کاتە سەر لێب تورکیا دووبارە ئەیوێ بڵێ من دەسەڵاتم هەیە و ئەبێ منیش ڕۆڵێکم هەبێت لە چارەسەرکردنی کریزی سووریا بەگشتی هیچ ڕێکەوتنێک کێ بۆ ڕێکەوتنێکی نێودەوڵەتی لەبارەی ڕێگە پێدانێکی نێودەوڵەتی بە وێرشەی تورکیا بۆ سەر ئافرین بە هەر لەسەر کەناڵ ئێوەش ئەمە باس بکەین پێش ئەوەی کە تورکیا ئێرش بکاتە سەر ئافرین بەرپرسێن ڕووس وتیان ئەگەر ئێوە ئافرین و تەسلیمی ڕژیمی ئەسەد نەکەن ئەوە تورکیا ئێرشە کاتە سەر بێوەیان وت بەڵێ یانی داوای ئەوەیان کرد کە ئێمە کانتۆنی ئافرین تەسلیمی ڕژیمی ئەسەد بکەن ئێمە وتمان نەخێر ڕژیمی ئەسەد دووبارە ڕژیمێکی دیکتاتۆرە هیچ باوەری بە پێکەوە ژیان نییە باوەری بە مافی گەلی کورد نییە باوەری بەوەدا نییە کە سووریاک فیدرال دیموکرات هەموو پێکهاتەکان بتوان تیابژین ئەگەر ئێمە تەسلیمی ئافرین بکەین ئافرین تەسلیمی ڕژیمی ئەسەد بکەین کەواتە ئێمە هیچمان نەکرد و دووبارە بەرژەوەندی گەلی خۆمانە خێنە ژێر مەترسیەوە وتمان نەخێر ئێمە دووبارە ڕێگای بەرخوادان هەڵبژاردەی ئێمە بەرخوادانیە وەک چۆن لە کۆبانی بریارماندا بەرخوادان بکەین و توانیمان کۆبانی پارێزن و ڕزگاری بکەین و دوای ئەوەش پایتەختی تۆڕیستانی داعشمان ئازاد کرد دووبارە ئێمە بەرخوادانی لێرە هەلی دەبژێرین بۆیە ئێمە دەبینین کە رووسیاش بەشێکە لەم پلانەیەدا و رووسیا ڕێکەوتنی لەگەڵ ڕێگەی داوە بە تورکیا رووسیا ئەبێ وا بێت چۆنکە تورکیا بەبێ ئەوەی کە رووسیا ڕێگە بیە بە تورکیا ناتوانێت جەنگیەکانی سەربازیە بوو لە کانتۆنی ئافرین تۆ بارام بکات کشاونەتەوە هێزەکانی رووسیا لە کانتۆنی ئافرین ینی ئەوەڵەن ئەو ژمارەی لەشگەرین ڕووس یان ئەو منەسقین ڕووس بابت بڵێم هەژمارێکی کەم بوو لە ئافرین ئەوان تەنها بۆ ئەوەی تەنسیقکردن بوو لەگەڵ یەکینەکانی پاراستنی گەل بۆ شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش بەڵێ ئەوانە کشاونەتەوە بەڵام هیچ مانایەکی نیە ئەوان لەوێ بنیا لەوەی نەبن چونکە نەک ئەوان ئافرینیان پاراستەوە ئێمە ئافرینمان پاراستەوە بەڵکو ئێمە ئەوانشمان پاراستە بوو کە لە لای ئێمە بوون گلەیتان لە رووسیان نەکردووە لەسەر ئەو پاشەکشێ و نەبوون نەک تەنها لە رووسایە بەڵکو ئێمە ئەم موقفە شەرمەزارش دەکەین و ئێمە رووسیاش بە بەشێک لەم پلانەیە دەبینین ئەمە شەڕێکە
لە دژی مرۆڤایەتی ئەتوانین بە تاوانێک لە دژی مرۆڤایەتی تاوانێکی جەنگیش بە قەڵەم دەین چونکە لە عەفرین خەڵکێکی سیڤیل هەیە ژیانی خۆیان دەکەن هیچ پەلەماری هیچ لایەکیان نەداوە بەعەکسەوە بەلکو تقریبا لە سەدا نیوی کانتۆنی عەفرین ئێستا بووە بە پەنابەرین لەو ناوچانە کە هاتوون ئەو ناوچانەی کە تورکیا داگیری کردووە و شەڕی لەوەی دروست کردووە هاتوونەتە لە ناوچەیەکی ئارام لە عەفرین جیبەجی بوونێ ئەمڕۆ ئێمە دەبینین کە دەوڵەتی تورک بە فرۆکەکانی خۆی ئەو کامپانەش تۆ بارانەکات و خەڵکی سیڤیلیش شەهید دەکات بۆ ئەمە تاوانێکە دژی مرۆڤایەتی ئێمە شەرمەزاری دەکەین و زۆر گرنگە کە دەوڵەتی دنیا بە تەواوی بێنە دەنگ لەسەر ئەم هەڵوێستی دەوڵەتی تورک و ئێریشی دەوڵەت دواتەگرم و لای بەرز بەڵە بینەرانی بەرز ناوبەڕێکی کورت و دواتر دەگەڕین و لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرماند وزەبەخش و شادی هێنەرە. فەرماند. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاگە جەدعان ئەگەر بگەڕم بۆ لای بەڕێزت سەبارەت بە هەڵوێستی ئۆپۆزیسیۆنی سووریا کە ئەمڕۆ پیرۆزبایی لەم هێرشەی سوپای تورکیا کرد بۆ سەر کانتۆنی عەفرین ئێوەکو ئەنجومەنی نیشتیمانی کورد نەکەسە هیچ گلەیەکتان لێ نەکردنەوە نیگەران نەبوون لەم بەیاننامەیە کە خۆشتان ئەندامن لەو ئۆپۆزیسیۆنی سووریا؟ ئێمە ئەم وەکە ئەندام دەرباسی ئەتیلافە نەشتمانیە سووری بوونە بە موجبێ بەلگەکێ ناو مەوادا هەنێک خال مەلسەر ئەتیفاق کریە ئێمە وەکە بەشێکیش ملەتێ سووری تەفگەرە سیاسیە کورد ئێگۆ ناو ئەنجومانە کوردیدا جهێ خۆدیت ناو ئۆپۆزیسیۆنە سووریدا ئێگۆ دخوازن گوهارتنەکێت سووریا دەچێکن درێژ بوو تەبان تیجا هێوێ هەنێکی هاتیە گوهارتن چەکدار تێدەچێ بوون تۆندرە و تێدەچێ بوون هەمە ینی گەرەک ئشکالات و ئاستەنگی کەتنە پێشیاوێدە نەها ئەم ناو ئەتیلافە نەشتمانیە سووری دەنا لە گۆر بەلگەکێ لە گۆر هەنێک خال 16 خال دناو مەوا دەنا لە گۆر وام ئەتیفاقکریە نەها ناکوکی دناو ما و ئەتیلافە نەشتمانیدا هەیە لەسەر مەوقفش عەفرینێ ئەم وەک ئەنجومانە کوردی ئازادن مەوقفێ خۆ گۆر تایبەتمەندیە خوا ئانەتەوی ئەم خوێندنا خۆیان سیاسی بدنە خویاکردن ئەم چاوە دبینن تێبینیە مەبچ ڕەنگینە داخویانیە مەبچ ڕەنگینە
وەک ئەنجومانە نیشتیمانیا کوردی مەدە داخوایانی دەرخستنە ڕۆژە 12 مانگێ مە داخوایانی دەرخست بەری ئێریش دەست پێکێ ئەو ڕۆژی مە داخوایانی دەرخست پشتی ئێریشێ ڕۆژێکێ دیسە مە نو کرد ڕایاخۆ و خوێندنا خۆ دیتناخوا شەرمەزاریە خۆش وەک ئەنجومانە نیشتیمانی vê êrişa ئەردۆغان سەر ملەتێ مە و سەر دەبەرە عفری